مسلمانی ڕاستەقینە زۆر ئەترسێ لە کوفری نیعمەت، زۆر ئەترسێ لە سزای کوفری نیعمەت، يخافون من عقوبة كفر النعمة، زۆر ئەترسێ لە سزای کوفری نیعمەت و ئینکارکردنی و ئەدانەکردنی، یعنی حەق نەدانی، ماف نەدانی نیعمەتەکانی خوای پەروەردگار. ئەهلی سنە و جەماعە لێ ئەترسن بەڕاستی. بۆیە زۆر یعنی ئەیان بینی زۆر سوورن، زۆر حەریصن لەسەرەوەی شکری خوای پەروەردگار بکەن لەسەر نیعمەتەکان و بۆ ئەوەی خوای پەروەردگار ئەو نیعمەتانیان لەسەر بەردەوام بکە. ئیتر نیعمەتەکە بچووک بێ یا گەورە بێ. خوای تعالی فەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. یعنی بەڕاستی ئینسان ئەگەر شکری نیعمەتەکانی خوای پەروەردگار بکە، خوای تعالی نیعمەتەکانی لەسەر زیاد دەکا، بەڵام ئەگەر کفری بکە، شکری نەکا، خوای تعالی لێی تووڕا بێ و عقوبەی ئەدا و سزای ئەدا و سزای خوای تعالیش زۆر توندە بەڕاستی. هەر لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ تەماشای لە دنیا لە مەسائلە دنیایەکانە تەماشای خوارەوەی خۆتان بکەن، لە مەسائلە قیامەتیەکانە، لە عیبادەتەکانە، لە نوێژە، لە ڕۆژووە، لە زەکاتدانە، لە حەجکردنە، لە عومرەکردنە، لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار بە هەمووی و دوورکەوتنەوە لە قەدەغەکراوەکان هەر هەمووی. طبعا ئەمە ئینسان لەم حاڵەتانە چی بکە؟ باشە منافەسە بکە، دایمە سەیری سەرەوەی خۆی بکە، مەڵێ کوورە باشە لەخوا بەزیان من فەرزەکان جێبەجێ بۆ، یعنی بۆ ئەوەنە لەم مەوزوعات کەم تەرخەمی، بۆ بیر لەواکەیتەوە تۆ فەرزەکان جێبەجێەکەی، ئەی بۆ بیر لەوە ناکەیتەوە خەڵکانێکی هەموو سونەتەکان جێبەجێەکەن و دووری گردۆ لە هەموو حرامەکان، یعنی تۆ ئاوا تەماشا بکە. بەڵام لە مەسائیلی دنیاییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ سەیری خوارەوەی خۆتان بکەن، سەیری سەرەوەی خۆتان مەکەن، سەیری خوارەوەی خۆتان بکەن. مەڵێ کابرا خانووەکەی ئەوە ئاوایە، لە باشترین شوێنی شارە خانوویەکی وای هەیە، بیر لەوە مەکەرەوە. تەنانەت سیارە، تەنانەت حتا تەنانەت ژن و کوڕ و ماڵ و مناڵ ئەوانش. بەڕاستی ئینسان زۆر تەماشای ئەوانە بکە و جۆرە کەسانە دوور نییە کوفری نیعمەتەکانی خوا بکە، دوور نییە نیعمەت، یعنی وەکو بڵێ نەعوذ بالله، وەکو ناڕازی ئەبێ لە بەو بەشەی کە خوا پێی داوە. بۆیە هاوڕێتیکردنی خەڵکی فەقیر و هەژار باشە، خەڵکانێکە وەکو خۆت وابن، ئەگەر لە خوارەوەی خۆتیش بن لەوانەیە باشتر بێ. لەبەرچی؟ لەبەرەوەی چونکە دائیمەن تۆ ئەوانە بینی شکری خوای پەروەردگارەکەی و ئەبی هەوڵەدەی هاوکاریان بکەی، بەس کاتێ سەرەوەی خۆتە بینیاڵێ من چیمە لەم دنیا. برادێک ئەیوت من هەر کاتێ ڕۆژێکیان ئەیوتم پێوتم بۆ نەڕۆی بۆ ماڵی فڵانە کەس، ئەوە پیاوێکی دەوڵەمەند بوو، ئەوت من هەر کاتێ ئەڕۆم بۆ ماڵی ئەو کەسانە کە لە خۆم دەوڵەمەندترن یان وەکو بڵێ خوای تعالی هەندێک نیعمەتی ژیانی دنیای پێبەخشیون، ئەی سوبحان الله هەستەکەم دڵمەگۆڕێ، هەستەکەم دڵمەگۆڕێ. وتی جاری وایە مناڵەکانیش مەبە، مناڵەکانیش هەستەکەم گۆڕاوم بۆ ماڵی خزمێکی دەوڵەمەند یا بۆ ماڵی برادەرێکی دەوڵەمەند. ئەوێت بۆیە بڕیارم داوە حتا بۆم بکرێ ناچار نەوم نەچمە ماڵی دەوڵەمەند، ناچار نەبم هاوڕێتی دەوڵەمەند نەکەم، ئەی چون هەستەکەم نەفسم زەعیفە، هەستەکەم بەرگە ناگرم. بۆیە حتا بۆمان بکرێ ئینسان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ تەماشای سەرەوەی خۆتان مەکەن، تەماشای خوارەوەی خۆتان بکەن. فإنه أجدر ألا تزدروا نعمة الله عليكم. أما أجدر تركوا خوا پەنامەمدا ناشکری نیعمەتەکانی خوای پەروەردگار بکەن.